شەوی ڕابردوو غەزە چۆن کرایە دۆزەخ. شەوی ڕابردوو سوپای ئیسرائیل لە ڕێگەی 110 فڕۆکەی جەنگی پێشکەوتوو تەواوی سوپا و هێزی یەدەگەوە لە ئاسمان و زەوی و دەریاوە هێرشی کردە سەرکەرتی غەزە. هێرشەکەی ئیسرائیل هێندە فراوان و چڕ و پڕ و بێپێشی نەبوو کە تەواوی دنیای بەخۆیەوە سەرقاڵ کردبوو. بە جۆرێک نەتەوە یەکگرتووەکان و ئەنجومەنی ئاسایش لە کۆبوونەوەدا. وەزارەتی بەرگری ئیسرائیل دەڵێت 9 کاتژمێر بەردەوام بردومانی غەزایان کردووە و توانیویانە 150 ئامانجی چەکدارانی حەماس بکەنە ئامان. دانیشتوانی غەزە و وتەبێژی حەماسیش دەڵێن ئەو دۆخەی سوپای ئیسرائیل بە بیانووی هێرشی زەمینی شەوی ڕابردوو گرتیە بەر و خەڵقاندی دۆزەخ بوو نەوەک ئۆپراسیۆن. وتەبێژی حەماس لە لێدوانێکدا بۆ کەناڵی جەزیرەی عەرەبی گوتی لە بردومانەکانی سوپای ئیسرائیلدا زیاتر لە 6 تاوەری نیشتەجێبوونی هاوڵاتیانی سڤیل کراونەتە ئامانج و گومان دەکەن زیاتر لە 1000 کەس کوژرابن. نەتەوە یەکگرتوەکان لە کۆبوونەوەیەکی بەپەلەدا و بە ئامانجی ڕاگرتنی جەنگەکە و کوژرانی هەزاران خەڵکی سڤیل دەنگی بە ئاگربەزدا کە پرۆژەکە بە زۆرینە پەسەندکرا و دەست بەجێش ئیسرائیل پرۆژەکەی ڕەت کردەوە و گوتی ئەوەی نەتەوە یەکگرتوەکان دەیکات پاڵپشتی تیرۆرە و ئێدی دەبێت شتێک نەمێنێت بە ناوی نەتەوە یەکگرتوەکان. ئەوەی سیر بوو دەنگنەدانی نوێنەری عێراق بوو بەو پرۆژەیە کە دواتر هێزە عێراقیەکان گڕیان گرت و نوێنەرەکەیان ناچار کرد ڕوونکردنەوە بدات و بڵێت بە هەڵات دەنگەکەی من هەژما کراوە و ئێمە دەنگمان لە پاڵ دەنگی فەڵەستینە. بە پێی زانیاریەکانی میدیا جیهانیەکان شەوی ڕابردوو دوو جۆر مۆشکی نوێ و تازە و بەرهەمهێنراو لەلایەن سوپای ئیسرائیلەوە بەکارهێنراوە کە بە توندترین و بەهێزترین موشک دادەنرێت و بە جۆرێک هێزی وێرانکەرەکەی 12 بەرامبەر ئەو موشکانەیە کە پێشتر ئیسرائیل بەکاری هێناوە. کاتژمێرێک پێش ئەنجامدانی هێرشەکان ئیسرائیل تەواوی هێڵی پەیوەندی و ئینتەرنێت و کارەبای لەسەر کەرتی غەزە بڕی. بەو هۆیەشەوە تەواوی نەخۆشخانەکان هاواریان لێستا و باری لە ناکاویان ڕاگەیاند. دۆخەکە لە شەوی ڕابردووە پێیناوە تا قۆناغێکی ئەستیار و دنیا بە تەواوی دابەش بووە لە نێوان بەرەوەی پشتیوانی و دژبەردا. بڕیاریشە ئەمڕۆ ئەنجومەنی ئاسایش کۆبێتەوە دووبارە دۆخەکە هەڵبسەنگێنێ. ئاڵۆزیەکان کاریگەری گەورەیان لەسەر دۆخی ناوچەکەدانا و میلیشیاکانی سەر بە ئێران لە عێراق و سووریا و لوبنان و یەمەن کەوتونەتە جوڵا بە ئاڕاستەی دژایەتیکردن و لێدان لە بەرژەوەندەکانی ئەمریکا. لە 24 کاتژمێری ڕابردووشدا 4 جار هێرش کراوەتە سەر هێزەکانی ئەمریکا. لە ئێستادا فەڵەستینیەکان و جیهانی عەرەبی و ڕۆژئاواش چاوەڕێی بڕیاری نارەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایشن تا دۆخەکە ئارامتر بکرێتەوە و ڕێگە چارەیەک بۆ ڕزگارکردنی هاوڵاتیانی سڤیل بدۆزنەوە و لە وێرانکاری و گرژی زیاتر بپارێزن.